سەرەتا بەر لەوەی بچمەنێ و پرسیارەکان ئەوە بپرسم بزانم دکتۆرە ڕۆژانە بە چیۆ خەریکە یان ژیانی لەگەڵ نەخۆش و نەخۆشخانەیە زیاتر؟ تازە بەسەر چوو. بێز ئەحمەد ئەو دەفتەرە ئەوم دێ ئەوی زنجێری پێ ئەوە تازە ئێرم تەسفێ دەکرد نەخۆشەکان تاوا کرد هەندێک خۆشم تووڕە کرە من تووڕەمە لە جەماعەت گوتمەوە چەند لەکردم ئەوڕۆ لەگەڵ تووڕەنە سەرچاو پێم دەگوتن ئەو لوو لێرەیە جگە لەوەی ئەو کتێبانەی لەوێدانرا جێ هەیە ئیلوو لە جێ دانیشتنی دادنێن خۆیرە مەغزن نیە یعنی مەبەسم ئەوەی کە لەگەر من ئیشێ دەکات دەزانی یەک لە حزایە تووڕەبوونەکەم چا دەبی بەس ئەوە کەوتە بەرچاوم چەند وەختە لی دەگەڕێم ئەو لوو لێرەیە لەگەر شتی دیکەوتێ کردمەوە چ دەرهات باشە ئەوە جوابە لە بۆ ئەو پرسیارێکە لەم نەتکرد صدف عرب دەڵێ رب صدفة خير من 1000 ميعاد فرمودانشت ئەوەم کردەوە چیە نقابة الأطباء فرع أربيل رقم التسجيل كاتي كدرتشويمو هاتيمە لێرە ئیشێ بکەم کە ئەمە هەر لە بەغدایە گەورە بوویمە لە کۆ لەدایک بوویمە لە 11 ساڵی و چوومە بەغدایە لەوێ تەسجیلم کردیە تەمەشا ئەو وەرقە لە ناو ئێرە بوو تاریخەکەی تەسجیل لە بەغدایە 25 هەفتی 67 یعنی تا ئێستا ئەم لەو کاتیەوە دکتۆرم ئەی ماشەڵڵا خۆ تەمەند درێژ بی دکتۆرە دووبارە کاتیمە هەولێرەیە لە نەقابەی ئەطیبای هەولێرەش تەسجیلم کردیە ڕقەمەکەی خۆم هەر ئەو ڕقەمەیە کە لە عێراق دەرچۆیم 2768 یعنی پێشی من لە عێراق بەس 2768 دکتۆر هەبووە لە هەموو عێراق ئێستا بەس لە هەولێر ڕەنگە 10,000 دکتۆری لێبی باشە فەرقی زۆرە ئەوجا لێرە تەسجیلم کردیتەوە 25/3/92 دووبارەم کردەوە 40 دینارم دا ئەو کاتی 40 دینار نەقاوەی ئەطیبا دەکات چەندی ئێرە جوانە بەڕاستیانی یادگاریەکی جوانی بەبیر هێناوە ئەوەی هیناوە بەردەم کە ئەمن لە 25/7/67 بوومەتە دکتۆر و لە نەقابەی بەغداد تەسجیل بوومە کە لەوێش هەرخرایە دوایە دەتان تەماشاکەن سوپاس بەناو ئەو وێنانەدا زۆرم لەکن مهم بۆ دیارە لێ ئەوە لێرم داناجیێ ئەگەر ئەوە نەبە ئەو بەسەتفە ئەوم هاتێ بەردەستی ئەو کتێب ئیساری 92 لێرم دانایە باشە ئەمن شخصەکەم لە منداریەوە عادەتم لە بتپەنایەن هەیە یعنی شتم حەز لێ و هەریگرم لە ناو تایبەتی نەیخەوتێنی ئەو عاتم بە بابم بەڕاستی مامۆستا ئەوە شتێکی زۆر جوانە عادەتەن بە بابم دەچی ئێستا بابم ئەوڕاقی هەیە ئیساڵەکانی 60 ئیتجاری هەمووی لە کۆیەک معنی ماڕەکی تەواوە بە تەماین مۆزەخانە تەواوی لێ بکەین پرسیارەکانتم لێ بکە ویستم ینی وابزانم وەڵامی و پرسیارم بە تەواوی وەرنەگرت لە ئێستا دکتۆرە ڕۆژانە بەسی ئەوجا ئەخرەوە زۆرە تو برێ لەو کاتێ تا ئێستا دەکات لەو کاتیەوە دەکرێت بڵێم ئێستا ڕۆژانە بەسی 57 سارە ئەمن دکتۆریم کردی قەت وازم لە دکتۆری نەینا لە هیچ وڵاتەکی دیکەبی بە منداریش نەکەر بخوندن خەریکی خوێندنێ بوویمە خەریکی دوورمانی بوومە خەریکی نەخشێ بوویمە خەریکی حیاکەی بوویمە یعنی ئەو نەو عەبلۆزەی ئەمن حیاکەم کردیە لۆ براکانم هیچ کەس نەیزانی ئەوە لە بازاڕان نەبووە زانی ئەوە فەڕەنسیە ئیتالیا حەزم لێ بووە ینی جار و بار کتێبەکەم کردیتەوە کتێبە دەخۆنم وەرز دەبم ئەو کەم لەوێ حیاکەکە دەیکە ئەو شتانم کردی دوورمانم ڕەنگ بێ دکتۆرە گیان ڕەنگ بێ زۆر کەس ئەوە نەزانێ مەسەلەن دکتۆرە ببینە بێ بەس خەریکی دکتۆراتی و نەخۆشیە دیوی دووەمی ژیانی بەڕێستان زۆر جار گۆچیتم ئەگەر دیزاینەرم ئەگەر لە خۆم دیزاینەرم تەواو کردبە لە خۆم لە دیزایانی خۆم لە منداریەوە بەردەوام خەریکی دیزاین بام زۆر باشە دکتۆر لێرە دەتانمەوە پرسیارە بکەم ئەگەر دکتۆریت هەڵ نەبژاردبایە چ کارێکی دیکە دەکرێت یعنی دیزاینم دادەنا تەکیدم لەوەی دەبێ باشترین دیزاینە زۆر شتم هەیە کە خیاکەم کردیە کە درویتم ڕست لێرە هەیە ئێستا یان بەس ڕسمەکانی هەیە ئەوەی دەیبینن ئەو جلکە بەڵێ خۆم دیزاینی خۆمە درویتم یعنی زۆر کەسیش خوشکم ئەوە خۆم بەعزە شتی دیە یعنی
لو تبوي ما دكتور درمان ما كردي أوه بس بمداري كردي تمو دائما قد كبوي ما مشيني لو كريماتهم كحزم ليبو